ئێمە زۆر شەرمەزارین زۆر شەرمەزارین بەرامبەر جەماوەری دانیشتوانی شاری سلێمانی کۆڵنەدەر و خاوەن تەسحیە و قوربانی خاوەن شەهید و هەموو شتە ناخۆشەکان خاوەنی جوانیەکان خاوەنی داهێنان بەڕاستی من ئێستا حالیان ڕوورەشم لە بەردەمی ئەو شارە جوانەیە زۆر بە شەرمەزاری ئۆڵم کەوە جێگەی داخە کاڵیم ماڵەکانیانمان ڕوو ناکردەوە بەداخەوە هیچی کەم پێ نی بڵێ ئێستا هەموو مۆلداری شاری سلێمانی کارەکەن و بەڵام ئێمە هەتا ئێستا پارەی مانگی یەکمان وەرنەگرتووە ئەچینەوە دائانیشین لە گفتوگۆیەکی زانستی ئاگەین بۆ نەتیجەی کە بە هەردوو لا قەناعەتیان پێ بۆ لەوە دوای ئێوە پارە وەرەگرین. باشە دیاردین کێشەکان چی بوو ئێوە تانوچی حکومە چیە؟ ئێمە هۆکارەکە ئەمە شیکاریەکی ئەندازیاریە هۆکارەکە لەسەر بڕی تێچووەکەیە و پڕی قانجازەکەمانە هەموو پارەکەی ئێمەش 750 دینار ئەکا کە لەسەر هاوڵاتی زیاد ئەبێت بۆ ئەمپێرێک واتە 750 دینار بە یا 500 دینار بۆ ماڵێکی احتیادی 1000 دینار 1500 دینار زیادە بێ بەڵام بەداخەوە هۆکارەکەی ئەوە بوو کە لێک تێگەشتنێک بوو بۆیە هۆکارەکە ئەوە بوو کە ئەمەی لێکەوتەوە ئەم دوو ڕۆژە کارەبان ئێمە 6 مانگیشە لە بەرپرسی گەورەوە لە دەرگامان ناوە هەموو دەرگاکانیان داخستۆ بەرەو ڕوومان تێگەی ئەمە کارە سادە بەڕاستی و لێرەشەوە با بەرپرسان بزانین ئەم هاوینە ئێمە کارەبانمان بۆ نایدێ با هەموو هاوڵاتێکیش بزانن ئەو بەماگرتنە ئەو فشارەی کە لە سەرمانە و ئاوایی بەردەوام بێ من لێستاوە هاوڵاتی سلێمانی ئاگادارەکەمەوە ئەگەر ئەو فشارە ئەوەنە زۆر بەرسەر ئێمە ئەم هاوینە ئێمە 4 ساعتمان بۆ نایدێ با خۆی 20 ساعتەکەی تر بیە.